مەڵێ دەگەڕێمەوە سەر بابەتی دزەپێکردن و هاکردنی زانیاریە کەسی و هەواڵگریەکان لە عێراق کە شارەزایانی سیاسی ئەمریکی بە ئابڕوچوونی ڤۆترگەیت ناوی دەبن. لەگەڵ میوانەکەم قسەم دەکرد بەڕێز خالد ئەرداوی شارەزای سیاسی لە کەربەلاوە لەگەڵم بوو. بەڕێز ئەرداوی سپاس کە جارێکی دیکە لەگەڵمانی پرسیارەکەم دووبارە دەکەمەوە. ئەو دزەپێکردن و هاکردنی زانیاری هەواڵگریەکان کە لە عێراق لە ماوەی پێشودا و ئێستا بۆتە بابەتێکی گەرم لە عێراقدا، ئایا متمانەی هاوبەشەکانی عێراق کەم دەکاتەوە بە عێراق؟ بەڵێ دووبارە سڵاو لە ئێوە و بینەرانتاندا و لێوردن دەکەم بۆ ئەو کێشەیە ڕوویدا. بابەتی دزەپێکردنی زانیاریەکان بابەتێکی تا بڵێ مەترسیدارە. ئێمە ئەمڕۆ باسی ئەوە دەکەین کە پەیوەندیە نێودەوڵەتیەکانی عێراق لەسەر ئاستی دەرەوە پەیوەندی تەواوکارین، هەردوو لە هەوڵی بنیادانی پەیوەندی دەدەن. لە نێویشیاندا دیوی پەیوەندی هەواڵگریەکان هەیە. ڕەنگە بابەتی دزەپێکردنی هەواڵگەری ئەوەندە بەو شێوازە باس نەکرابێت وەکەوەی بەم دواییە باسکراوە، بە تایبەتیش دوای گوتارەکەی مایکل نایتسوە ئەو بابەتەی بە پرسی وۆتەرگەیتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا شوبهاند. ئەمە حکوومەتی عێراقی با بڵێن نیگەران کردو، تەنانەت هەندێک لە ڕاوێژکارانی و وەزارەت حکوومەتی عێراقی نیگەران کردو بۆی کە ڕێخستنی پەیوەندیەکانی نێوان بەغدا و واشنتۆن و دەستگا هەواڵگەریەکان پێویستی بە چاو پێداخشانەوەیە. بابەتەکە بابەتێکی ئاسان نییە بەڕاستی بۆ بابزکردن، چونکە بابەتەکە پەیوەستە بە هەندێک کەسایەتی زۆر گەورەی نێونووسینگەی سەرۆکوەزیرانی عێراق، کەواتە ئەو دەستگا هەواڵگەری گەورانی لەناو عێراقان پێویستیان بەوێت چاویان پێدا بخشێنرێتەوە و کەسانەی گونجاو بۆ بەڕێوەبردنی ئەو دامەزرانەوە دیاری بکرێن، چونکە دووبارە بوونەوەی ئەم بڕینە و دزەپێکردنی زانیاریەکانی حکوومەتی عێراقی نیشانەی ئەوەیە کە کێشەیەکی گەورە هەیە و کێشەکە پێویستی بە چارەسەرە. باشە پێتان وایە ئامانج لەم ڕووداوانە چییە؟ بۆچی هەوڵ دەدرێت کەم زانیاریانە بەو شێوە دزەی پێ بکرێت یاکێ لە پشت هەکردنی زانیاری هەواڵگریەکانە لە گەڵ بەرپرسانی باڵای عێراقی؟ من پێم وایە ئەوەی کە بەر لە هەموو شتێک کێشەیە ململانە سیاسیەکانن و هێشتاکو ئێستاش هێزە سیاسیەکان هەوڵی قۆڕخکاری دەسەڵات دەدەن و بە دوای ئەوەدا دەگەڕێن کە خاڵی لاواز لە بەرامبەرەکەیان بدۆزنەوە بە جۆرێک لە جۆرەکان کێبڕکێکاری بەرامبەریان ببەزێنن. ئەم هێزە نێوەخۆیانە بە تەنیا کار ناکەن، چونکە ئەلبەتە لایەنێکی دەرەوە هەیە کە پشتگیری دەکات. ئەنجامەکەیشی ئەوەیە ململانێ لە نێوخۆ دروست دەبێتە سەر ئاستی سیاسی، بەڵام ئەگەر ململانێ تەنیا لەسەر ئاستی سیاسی بێت کێشەیەکی گەورە نییە. ئەوەی کە بگاتە ئاستی ئەمنی ئەمە قۆناغێکی زۆر مەترسیدارە و هێمای زۆر مەترسیدارە، چونکە پەیوەندی بە ناونێوبانگی عێراقەوە هەیە و نیشانەی پرسیار دەخاتە سەرەوەی ئایا عێراق توانێت پاراستنی خۆی هەیە یا خۆت نا، چونکە وڵاتانی دیکە هیچ زانیارێکی ئەمنی هەستیار لەگە دەستگا عێراقیەکان هاوبەشی پێ ناکەن، لەبەرەوەی پێیان وان نییە وای نابینن کە دامەزرا ئەمریکانی عێراق دامەزراوەیەکی متمانە پێکرا و دەتوانێت نهێنیەکان بپارێزێت یاخود تەنانەت نهێنیا گرنگەکانیش هاوبەشە پێ ناکەن. باشە با من هەمان پرسیار لەگەڵ بەڕێزت تاوتوێکم، ئایا عێراق توانای پاراستنی خۆی هەیە لە ڕووی ئەمنیەوە؟ ئەمە دامەزراوە ئەمنی و هەواڵگریەکانی عێراق ناخاتە ژێر پرسیارەوە بە تایبەتی لە کاتی کابینەکەی محەممەد شیع سوودانی کە زۆرترین بابەتی هەواڵگری و دزەپێکردنی زانیاری تا ئێستا ڕوویداوە؟ بەدڵنیاییەوە وایە، چونکە بەڕێز سوودانی ئەمڕۆ داوای ئەوەی لێکراوە کە چاو بەو کەسانەدا بخشێنێتەوە کە لە باری ئەمنی کاری لەگەڵدا دەکەن و پێویستە هەڵسەنگاندن بۆ کارامەیی دەستگا ئەمنیەکان بکرێت. لە وڵاتانی دیکە کاتێک زانیاری دەزەی پێ دەکرێت بە تایبەتی ئەگەر چەند کەسایەتێک هەبن با بڵێن هێرشیان بکرێتە سەر بەو شێوازە هەوڵ دەدەن کە ستراکچەری ئەو دامەزراوە ئەمنێ دووبارە بینا بکەنەوە و ئەمە بە ئامانجکردنێکی ڕاستەوخۆی بەڕێز سوودانیشی تێدایە، بۆیە پێویستە ئەو خۆی و حکوومەتەکەی بەر لە هەموو شتێک پارێزێت.
باشە دیارەکە لە ئەم زانیاری و هاکردنی زانیاری هەواڵگری لەگەڵ بەرپرسانی باڵای عراق بەشێکی دیاریکرا و کراونەتە ئامانج بەشێک لە میلیشیاکان و هەروەها گروپەکانی ئەسای بەهلەلحەق لێی بەدەربوونە. ئایا ئەم ململانەی و درز تێککەوتنە لە نێو لایەنەکانی عراقی ئەمریکا بەهیوان ناکات لە جارێکی دیکە ڕێکخستنەوەی عراق و هەروەها ئەو ئاشتەواییە کە ئێوێ دروستی بکات؟ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە نێو دەستگاکانی بڕیاردانی ئەمریکا جۆرێک لە بێهیوایی هەیە بەرامبەر بە عراق. ئەم بێهیوایی لەسەرتەن ئاستێکە زامە دروست بێت یاخود نا یاخود لە چەند زانیاریەکی دیکەەوە سەرچاویان گرتوێت دازار پێویستیان بە تێڕامانە لەسەر ئاستی سیاسی بێهیوایەکی زۆر بەرامبەر بە عراق هەیە لەلایەن واشنتنەوە، چونکە واشنتن پێی وایە کە ئێستا ئاستی سیاسی عێراق ئەو لایەنانی کە بەشدارن لە پێکێنانی حکوومەت و ئاست و کارامەیی ئەو لایەنە پێکێنەرانە لەو ئاستەدانیە کە ئەوان دەیانەوێت. بێهیوایی دووەمی واشنتنیش لە ڕووی هەواڵگریەوەی ئەوە ئێمە ئێستا باسی دەکەین، چونکە ئەمریکا وا هەز دەکات کە لە دیوی هەواڵگری سەرپێچێکی گەورە هەیە و دزەپێکردنی زانیاری شێوازێکی بەرچاو لە نێو دەستگا ئەمنیەکانی عراق ئەمە پێویستی وەڕێخستنەوەیە و پێویستی بە چاککردنە. لەوەشی گرنگتر ئەوەیە کە ئەمریکا بێهیوایە بەرامبەر دەسوەردانە دەرەکیەکان بۆ کاروباری عراق، چونکە واشنتن دەبینێت ئەوەی کە لە عراق ڕوودەدات تەنیا با بڵێن لە دژی بەرژەوەندەکانی واشنتن نییە، بەڵکو لە دژی عراقشە زۆر جار تەنانەت لەسەر ئاستی سەروەری و دۆسی هەستیارەکان و بابەتی سونەدرەوەی هێزەکانی هاوپەیمانان و هێزە بیانیەکان لە عراق هەموو ئەمانە لە بەرژەوەندی دەرەکیدا کاریان بۆ دەکرێت لە دژی واشنتن، کەواتە ئەو بێهیوایی لە واشنتن بەرامبەر بە عراق هەیە ئەوە دێنێتەکایەوە کە عراق کار بکات و هەوڵ بدات متمانە بگەڕێنێتەوە بۆ نێوان خۆی و ئەمریکا، چونکە لە بەرژەوەندی عراقدا نیە 2012 و کێبڕکێکاری واشتە بێت. بەڵێ بەڕێز خالد ئارداوی شارەزای سیاسی زۆر سپاس لە کەربەلاوە لەگەڵمان بووی.